غبغ لسخمك خراج لسينا وحيان أحمد خويا ويقردني ويردن وبعد من جلاده باوکم تەنانە دەمەنە ناوبانگی پیا کرده بوو گۆران بێژە فارسەکانیش کۆمەڵێکیان سەرسام بوون بە دەنگی. ئێمە لە چەند سەرچاوێکەوە کە بیستمان هونەرمەند شەجەریان کە خولیای دەنگی عوسمان کەیمنەیی بوو بە ناوی حەجەرە تەڵا ینی گەروی ئاڵتوونی ناوی باوکمی هێناوە. ئەڵێ حەنجەرە تەڵا عوسمان هۆرامی ئەوەم بیستووە باسی فەرموویەتی مەرحومی شەجەریان. وەکەوەی کە شەجەریان باسی عوسمان کێمنەی کردبێت بیستومە منیژایی زۆر یەقین نیم لەوە، بەڵام ئەگەر ئەو حەقە بەم بەخۆم بڵێم یەقینم کە باسی کردووە، چونکی شەجەریان کەسێک بوو گۆرانی بۆ شۆهرەت ناوت، گۆرانی بۆەوە ناوت بناسێ، گۆرانی بۆ ناوت دەوڵەمەند بێ، گۆرانی بۆ دایمەن بەرزڕاگرتنی مێژووی میلەتەکەی خۆیەوت. کە سەیری عوسمان کێمنەی ژەکات لەو دیدەوە تەماشای عوسمان کێمنەکە بۆیە باسی ئەکات کە ئازانێت عوسمان کێمنەی چی گەوهەرێکە لەو ناوچەیە سەری هەڵەوە شتی ناوچەکە ئەپارێزێتە و شتی ناوچەکە بە ئەرشیڤە گەیەنێت، شتی ناوچەکە بە بڵاوبوونەوە گەیەنێت. سەبارەت بۆ دەنگویانەی کە مامۆستا شەجەریان حەزی لە دەنگی مامۆستا عوسمان کێمنەی بووە، بەڵێ من ئەوە خۆم لە دەمی مامۆستا شەجەریانەوە بیستم، دانیشتێکی مەجلیسی بوو، وتی گۆرانی بێژێکتانەیە بە ناوی کێمنەیی زۆر دەنگێکی خۆشی هەیە، یعنی بە سەرسامیەوە باسی ئەکرد، ئەوە کە زۆر زۆر بەلامەوە خۆش بوو، زۆر بە سەرسامیەوە ئوستادێکی ئاوە گەورە باسیکە. مامۆستا باسی دوو کەسی زۆر زۆر بە جوانیە کرد کە یعنی عاشقی دەنگیانە، یەک کەسێ عەلیەزغەری کوردستانی، دووهەمینیان مامۆستا عوسمان کێمنەیی. یعنی هەر ئەوە نەبوو بڵێ دەنگ خۆشێکە، زۆر سەرسام بوو پێی ئەیوو دەنگێکی ئاڵتوونی پڕقودرەتی هەیە. ئەم جۆرە دەنگانە مەسەلەن لە ڕووی تەکنیکەوە زۆر زۆر دەنگێکی بەقووەتە. من ئەمەم لە مامۆستا شەجەریان بیستووە، منیش هەر حەزمە کرد بزانم چۆنێتی بیستنی دەنگی مامۆستا عوسمان کێمنەیی چۆن بووە. مامۆستا بیژەنی کامکار ئەو کاتی زەردی خەزان و ئەوانەیان تۆمار کردووە، وتی بە هەمان شێوە لە مەجلیسێکا دانیشتە بووین، گۆرانی هەورامی موت وەکو شێوازی لاساییکردنەوە. مامۆستا شەجەریان پرسی ئەم جۆرە لە گۆرانی وتن و لە مقام و سیاچەمانە و ئەمانە چۆنە. مامۆستا بیژەن خۆی وتەوی من هەروەکو شێوازی لاساییکردنەوە ئێڵێم، بەڵام ئوستادێکمان هەیە بە ناوی عوسمان کێمنەیی کاسێتەکانی بۆ بردەبوو بۆ مامۆستا شەجەریان. مامۆستا شەجەریان گوێی لێگرتە بوو، زۆر سەرسام بوو، زۆر بە جوانی وەسفی دەنگی ئەکرد. ئەو یەکێکە لەو دەنگە توانیم بڵێن دەنگێکی ئاڵتوونی هەیە ئەم پیاوە.